ناو محەممەد نەجات هەنوەر شەولێدا پیشی ڕۆژانی خۆم کە دەچم بەیانەکە لە خەڵاس نەماڵ دێمەدا دەچم معمەل لە معمەڵە ویشانێک کە ڕۆژانە دەکەین زیاتر تابلۆی ڕووناکی و کاوی فلێکس و چاپ و دیکۆر و ئەو دیکۆر و نەخشانێک کە دەکەین زۆربەی ئێستا بە فوم و بەدار دەکەین. زەبەردەی ئارامی دەکەمە لۆگۆیەکە ئەوەتە لۆگۆ بە زۆر دەنووسمێش بە زۆر دەنووسم. ئەگەر فومەکەمان هەیە مەترۆکە 20 سانتیمەترۆکە 20 ئەوە لەوەی پەش دەکا. دەستم لەگەڵ بابم زیاتر ئیش دەکەم یان ئەو ئیشانی کە پێشتر بابم تەواوی مەسەڵەن پێشتر کە ئیشەکەی دەکرد هەندێک ئیشی ناو و نووسین و خەت و زەغرەفە هەبوو ئایدی من بوو من دەمکرد. ئەو قاغزە ئێستا زۆر جار کە وەستامان بەدەست ناکەی ئەو مەسەڵەن سێ هەتا چار وەستامان هەیە ئیش بکەن ئەوە لێرە بەس قاغزەکە دەفرۆشین وەستایەکان بۆمان دەبەستن. ئەسکرەکەمان نابردی لەبەرەوەی ئاردەکەمان شوشت لەوە مافورشتیوانە بەڵام زەغرەفەی لەوێن دەرزیات دەکەین. زۆر بەخۆی نەقش دائیمەن جەرگم ئەو نەخشانە ئێمە دائیمەن لەسەر وەرەقە دروست دەکەین لەسەر وەرەقەدا وەرەقەی کون دەکەین هەتا چەپ و ڕاستی نەقشی وەکو یەک دەربچی پاشان ئەو نەخشانش کە تکرار دەکەینەوە هەموو یەک نەقش دەربچی هەر هەموو ئەو کونکونانەش بە دەرزی کون دەکەین یەک ئەو تۆزەش ڕەژووە پاشان ئەو ڕۆژەی هور دەکەین لەناو گۆرەشدا دەرێن ناو پاشە قوماشدا دەرێن تا ئەوها بزەبەت یەکانە کۆپیبی پاشان ڕەنگەکان دەکەین تەسی خەلوانەکان دەکەین. یەک خەتۆی غەڵەت با جەرگم بەردەبینەوە بەس لەخوا بەزەبات ئێستا بەرنەبینەوە. من شخصی بخۆم دایمەن حەزم لە نەقشی هورد و ئەلوانی زەرکەشات بی یعنی ئەلوانی تێدابی زیاتر ڕەنجی مەسەلەن دائیمە ڕەنجی تۆخ نەبی زۆر حەزم لێ ڕەنجی ئاچوخ بەکاربێنین زۆر ئەلوانەکانش مەخلوط بی تێکەڵ بی یعنی زیاتر نامە یەک ڕەنگی یەک سادەبی مەسەلەن بکەمە سۆر یا بکەمە شین یا بکەمە زەرد ئەلوانی تێکەڵ ئەگەر بکاڵین مەسەلەن دەکەمە وەردی دەکەمە مەسەلەن پتەقڵاتی ئاچوخ دەکەمە کەسکەشی فاتح زۆر فستقی ئەوە ویستم تەقەتی باوم بکەمەوە گوتم بێفوتە ئیشەکەی بکەم هێژدەم تانی زۆر کەس دەکاکەنەوە تو زۆر زەحمەت بوو ئەتۆ بەتانی لەسەر ئەو ڕێی بابەت بڕێەوە دیسان مەسەلەن دووبارە بەبیدەم دێ بەدەست تابلۆمان دەنووسی بە بۆ یاخ بوو پێش ئەوی مەکائینەکە بێ تابلۆشتیوامان دەکرد بەدەست یعنی بەلافیتە و بەدار و
بە ئاسن و مەسەرەن تاجەوە ئاسن دروست دەکرد و لە سەیدارێکمان لێدەدا بەڵام پاش سەبر ئەوەی کە مەکائین و شتووەمان هینا کردمانە فلێکس و چاپ و شتووامان دەکرد پاش ئەوەی کە تەماشام کرد یعنی ئیشتێک هەندێک ماندیبوونی زۆرە. يعني زۆر ماندی دەبم لەوانە زۆر زەحمەتە بتانم دوو ئیش سێ ئیش بە بەردەوامی بکەم لە ڕۆژانە خۆمدا بەس لەگەڵەوەشدا حەزم کردیە یعنی ئوشەی بابی خۆم بزر نەبی ینی لەبەردەستم نەڕوە خۆم هەترماندی کردیوە ڕۆژانی ئیستراحەتی خۆم چوومە سەر ئەسکەلا نەخشم کردووە خەتم کردووە ڕۆژانی ئیستراحەتی خۆم زیاتر لە ماڵ تەمرینم کردووە لەبە ئەوەی کە بتانم ئەو خەتای ئوشەی بابم کردیتی ڕای بگرم ینی بزر نەبی.